لێرەوە دەست بە ئامادەکاری دەکەن بۆ ئەو کارەی 12 ساڵە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجامی دەدەن. کۆمەڵە گەنجی خۆبەخشن لە ناحیەی تەکیە هەموو ئێوارێکی ڕەمەزان کاتژمێرێک پێشبانگ کۆ دەبنەوە بۆ ئامادەکردنی خورما و ئاو بۆ ڕۆژوانانی سەر ڕێگای سەرەکی ناحیەکەیان. بەکارەکەیان دڵخۆشن و سەرەڕای ئیش و کاری ڕۆژانەیان کاتی خۆیان تەرخان دەکەن بۆ ئەم کارە پیرۆزە و گرنگی بە تەندروستی دەدەن و لە دەستپێک تا کۆتایی ڕەچاوی پاک و خاوێنی دەکەن. ئێمە وەکو کۆمەڵە گەنجی خۆبەخشی ناحیەتێکە ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی ئەم کارە پیرۆزە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سەرەڕای ئیش و کارەکانی خۆمان بەشێک لە کاتی خۆمان تەرخان دەکەین بۆ ئەم کارە پیرۆزە هەروەها بێدابڕان ماوەی 12 ساڵە ئێمە لە خزمەتی ڕۆژوان دایم کارەکانمان بەردەوامە. ماوەی 12 ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامە لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک و لەلایەن خێرخوازانەوە هاوکاری دەکرێن لقی تەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرپەرشتی پرۆژەکە دەکات. پرۆژەی خورما و ئاو لە ناحیەی تەکیە بۆ 12هەمین ساڵ ڕۆژی بەردەوامی هەیە. لێرەوە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە بەردەوام لەگەڵمانان بۆ ئیدامەدانی ئەم پرۆژە جوانە. ومێدەوارین بتوانین ئەم پرۆژەیە بەردەوامی هەبێ، بتوانین ئەم خزمەتانە بەردەوامی هەبێ. دەستخۆشیشمان هەیە بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ئەنجومەنی تەکیە کە سەرپەرشتی ئەم پرۆژە جوانە دەکەن و دەستخۆشیشمان هەیە بۆ خێرخوازان کە هاوکارمانن لەم پرۆژە جوانەدا. ڕێبوارانی ئەم ڕێگایە دڵخۆشن بە بینینی ئەم گەنجانە و کارە پیرۆزەکەیان و بە نمونەی جوانی ناحیەکە وەسفیان دەکەن. دەستخۆشی لەم گەنجە بەڕێزاناکەم نمونەیان زۆر بێخوای گەورە پاداشتان دەتەوە، پاداشتان هەلای خی گەورەیە تەمان بە ئینسانم پاداشت نادێتەوە، بە تایبەت لە ئێوارانی مانگی ڕەمەزانە کارێکی زۆر گەوراگرامە سمبۆلێکن بۆ دانیشتوانی تەشیە، ڕنگدانەوەیەکی گەنجەکانی تەشیە کە بەم شێوازە دێن خزمەتی ئەم نەفەران ناکەن کە لێرەوە تێ پەڕەم بەرەو کەرکووک و هەولێر و بۆ شوێنە دوورەکان. ئەمانە بەڕاستی نمونەی گەنجن، نمونەی پەروەردەی قورئان، پەروەردەی حیزبە ئیسلامیانە کە بەم شێوازە پەروەردەیانکردون کە گیانویانە ئەم ڕۆژە بەو شێوازەکە خزمەتی شارەکان بکەن، خزمەتی دینی ئیسلام بکەن، خزمەتی ئەم کەسانەکەن کە لێرەوە ڕەدەبن بەرەو شارەکانی تر. دەستخۆشیان لێگەن، خۆی گەورە پاداشی بە خێریان بداتەوە. زیاد لە چەندی ساڵە لێرەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ بەربانگ خورما و ئەو دابەشەکەن بەسەر ئەو مسافرانەی کە بێرەدا تێدەپەڕن و پرۆژەیەکی زۆر جوانە، سیمایەکی جوانە و لە جیاتی ویلدانیشن لە ماڵەوە لەم کاتەیە چاوەڕێی بانکەن دێن لێرە ئەرکوماندوو بوونە چێشن و سیماجی زۆر جوانی بەخشیوە بە شارەکە. هاوشێوەی ئەم گەنجانە لە ئێستادا لە شار و شوێنە جیاجیەکانی کوردستان هەمان پرۆژە بە شێوەی جیاجیا بەڕێوە دەچێت. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە کە گەنجان لە پەروەردەی دروستەوە کاری دروست و جوان پێشکەش بە کۆمەڵگا دەکەن. ڕەوین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکیە.